بەشێکیان لە دنیایەکی خەیاڵیدا دەژین و زۆربەی کات بە دەوری خۆیاندا دەخولێنەوە. ناتوانن پەیوەندی ببەستن، ناتوانن هاوڕێ دروست بکەن و یاری بە کۆمەڵ بکەن. کێشەی ئاخەوتنیان هەیە و قسە ناکەن. ئەوانەیشی کە قسە دەکەن قسەکانیان ناڕێکە و ڕستەی تەواو و مانەدار نییە. توندوتیژی، بزەوی، کەمخەوتن، گوێری بێمانە و هەست نەکردن بە ترس یا ترس لە شتی بێمانە، گریان یا پێکەنینی بێهۆ، خوگرتن بە کردارێکەوە، حەز نەکردن بە گۆڕان، نازانن یاری بە کەلوپەلی یاریکردن بکەن. هەندێکیان توانای خۆپاگڕاگرتنیان نییە. چاو لە چاو نابڕن. خوگرتن بە یەک جۆر جلوبەرگ و خواردن. وەک منداڵی ئاسایی کاردانەوەیان بۆ خۆشی و ناخۆشیەکان نییە. نەخۆشی ئۆتیزم لە تەمەنی پێشی 3 ساڵی ئەبێ نیشانەکانی بە دەرکەویت لە منداڵان. ڕێژەکەی لە هەر 200 منداڵێک تووشی ئۆتیزم دەبیتن لە هەموو جیهان. داکی پەریا چییە سەبەبەکەوە یەکرێت و بهینی ئێرە؟ زۆر تێکەڵای منداڵ یعنی کەم سەبەبی تێکەڵای منداڵ نابیتن. کەنجی حست کرد ئەو منداڵت فەرقی لەگە منداڵەکان کرد؟ پاش ساڵ. پەریا تەمەنی نزیک بە 3 ساڵە. هێشتا بەباشی قسە ناکات و تێکەڵی منداڵانی تر نابێ. ناتوانێت بەباشی پەیوەندی بکە. ئەمەش خانەوادەکەی نیگەران کردووە بۆ دڵنیابوون هێناویانەتە بەشی دەرونی منداڵان تا دڵنیابن لە نەبوونی حاڵەتی ئۆتیزم. هەر یەک لە جۆرەکانی ئۆتیزم تایبەتمەندی خۆیان هەیە و بە چەندین شێوە حاڵەتی ئۆتیزم پۆلێن دەکرێت. بەناوبانگترینی بەگوێرەی ڕێبەری دەستنیشانکردنی ئاماری نەخۆشیە دەرونیەکانی ئەمریکی چاپی 4م بەو شێوەیە پۆلێن کراوە. 1ەم ئۆتیزم، 2ەم پەشێوی ڕیتز، 3ەم پەشێوی ئەسپەرگەر، 4ەم پەشێوی منداڵی تێکشکاو، 5ەم پەشێوی گەشەی گشتی دیاری نەکراو. هەروەها بەو شێوەیەش پۆلێن کراوە. 1ەم ئۆتیزمی نائاسایی، 2ەم ئۆتیزمی سانە، 3ەم ئۆتیزمی مامناوەند، 4ەم ئۆتیزمی توند. نیشانە سەرێکیەکانی ئۆتیزم یەکەم شت ئێمە بێت تەواسوڵمان نەبێ. یعنی منداڵەکە تەواسولی نییە لەگەڵ دەوروبەری. تەواسول قەزمان چییە؟ تەواسول 3-4 شتە. تەواسول بە چاو، تەواسولی لەفزیمان هەیە قسەکردن، تەواسولی حرەکیمان هەیە. حرەکی چێ؟ یعنی یاریەکە لەگەڵ دەوروبەری یان نا. مەسەڵەن کە چێلای تەوێت دەستت بۆی درێژکەی تۆقەت لەگەڵەکە یان نا. ئەوە تەواسولی حرەکی پێڵێ. تەواسولی چاو، چاو لە چاوت دانێک کە قسەی لەگەڵەکە یان نا. لەفزی جەواب تەداتەوە یان نا. ئەوە یەکە لە نیشانە سەرەکیەکانی. پەریا ئەوە چییە پەریا؟ تەماشام کە. ئەو مەمەیە دەربینە پەریا؟ ئەو دەربینە؟ نیشانەیە کەمان هەیە ئەو پێڵێن فرە جوولەیی، جوولەی دووبارەکردنەوە. ئەو جوولە دووبارەکردنەوەی چییە؟ مەسەلەن لەلایەکەوە ستێتن دەستی دووبارە جوولێنێتن یان پێی دووبارە جوولێنێتن. ئەوەیان زۆر گرنگە. هەندێک لە توێژنەوەکان دەری دەخەن کەوا لەوانەیە پەیوەندی بە زۆرێک لە تەسەموم هەبیتن، زۆرێک لە نەخۆشی ڤایرۆسی هەبیان لە ئەو گرفتانی لە کاتی حمل دووجیانی و لە کاتی ویلادە تووشی دایک ئەبێتەوە و منداڵەکە بەهۆیەوە چەند تێکچوونێک لە مێشکی ڕوو ئەداتن. بە گوێرەی توێژینەوەکانی کە لە هەرێمی کوردستاندا کراون بەهۆی نەبوونی سەنتەری هاوچەرخ بۆ شیاندن و ڕاهێنانەوەی منداڵانی ئۆتیزم،
نەبوونی کادری شارەزا و ڕاهێنرا و نەبوونی پەیمانگەی پەروەردەیی تایبەت و نەخۆشخانە و پزیشکی پسپۆڕ خانەوادەی منداڵانی ئۆتیزم لە کوردستان تووشی کێشەی دەرونی و کۆمەڵایەتی ئابووری بوونەتەوە. تەنانەت خێزان هەیە لێک هەڵوەشاوەتەوە چونکە شوێنێک و پەناگەیەک نییە کە منداڵانی ئۆتیزم و خانەوادەکانیان ڕووی تێ بکەن. نیشانەیە کە چکەشمان هەیە ئەویش نزبەی زەکای منداڵەکە. نزبەی زەکای منداڵ زۆر گرنگە لەبەر ئەوەی 175 ئەوانەی ئۆتیزمیان هەیە بیرکۆڵیان لەگەڵە 125یان بڵێ گەشکیان هەیە. هەندێک جاری شەبینی مناڵەکە لە تەمەنێکی زوو دەستی بە قسەکردن کردیە بەس کە گەیشتە تەمەنی 3 ساڵ بەرەو کەمیە ڕواتن. ئێستا دەینێری نەژووری یاری باشە لاچپەریە با لەوێ لە حەزەی بکەیت بۆ ئێمە لە ژووری یاری گرنگترین شت بۆ ئێمە لە حەزەکردنی یاریکردنەکەی مناڵە. حەزی لە چ جۆرە یاریەکیشە ئەوەش گرنگە لێرە. ئەوەستا گەر ملا حەزە بکەن مهتەم نییە بەو یاریانەی ئەوانە دەنە دەستی خۆیە چه یاریکە دەرەکاتن. حتى محاولە ناکە لەگەڵ ئەوانیش یاری بکە ئەگەر بیبینن بچێتن بە تەنیا لەلایە بەس شتێکیش خۆی اختیارەکە مناڵەکە. هەندێک نیشانەکانی ئۆتیزمی پێوەیە بەس ناتوانین تەشخیصی بکەین لەبەرەوەی ئۆتیزم هەتا دوای 3 ساڵ تەشخیص ناکرێ برێن ئەمە ئۆتیزمە. بەس یەک لە نوقاتە باشەکانی ئەوەی پەریا هەیەی و کەوا دووریە کاتەوە لە ئۆتیزم ئەوەیە چاو لە چاوت دانێتن. بە گوێرەی ئامارە نافەرمیەکان تا ساڵی 2014 نزیکەی 1100 منداڵی ئۆتیستیک لە هەرێمی کوردستان هەیە بە جۆرێک پارێزگای هەولێر 400 منداڵ و پارێزگای سلێمانی 350 منداڵ و پارێزگای دهۆک 300 منداڵ ئیدارەی گەرمیان نزیکەی 50 منداڵ. لەسەر ئاستی جیهانیش جاران لە هەردا هەزار نزیکەی 4 بۆ 5 منداڵی ئۆتیزم هەبووە بەڵام ئێستا ڕێژەکە بەرز بۆتەوە لە هەردا هەزار منداڵ 20 تا 30 تووشی ئۆتیزم دەبێ و بەپێی ئامارەکان کوڕان 4 بەرابەری کچان تووشی حاڵەتی ئۆتیزم دەبن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ژماری توشبوانی ئۆتیزم لەسەر ئاستی جیهان 7 ملیۆنی تێپەڕاندووە. بێواری کوڕم تەمەنی گەشتبە 2 ساڵ هێشتا کە قسەی نەیەکرد هەڵسوکەوتێکی نامۆی هەبوو کۆمناڵێکی ئاسایی وا نەبوو لە ماڵەوە زۆر ئیسعاجیەکردین هیلاک بین بەدەستێ بەردەوام ئەم بد بۆ لای دکتۆری مناڵان دکتۆری قوتگول و تووجێ هەران گوت هیچ نییە بە گەورە بێت ئینشەڵڵا باشە بێت بەڵام تەمەنی گەشتە 3 ساڵێک ئەنجا دکتۆرێکی قوتگول و تووجێ کاچەند پسپۆڕ نەبوو لەو باشە بەڵام خزمیشیان ئۆتیزم پێوتم کە مناڵەکەی تۆ ئۆتیزمە ئەوساش بە تەبیعی وەرم گوتم بەلەوێ چاک ببێ بەڵام دوایی کە پرسیارم کرد و لە ئەنتەرنێتە بە شوێنی گەڕم سەری ڤیدۆ و وێنە و سێرچێکم کرد ئەنجا کە زانیم ئۆتیزم چاک بوونەوەی نییە. ئارامی کوڕم لە تەمەنی 4 ساڵی هەستم کرد لە وردەکاری نازانی بۆ نمونە دەرگای بە سەبری پێوە بدا یاخود میوانێکماندات زۆر دەترسا و پلاک بۆ نمونە گلۆپ پێکردن و ئەوانە چەندجار پێی دەکرد و دەیکوژاندەوە ئیتر هەستم کرد کە منداڵە ئاسایی نیە بردم بۆ دکتۆر کە دکتۆر پێی گوتم وتی ئەو منداڵت ئۆتیزمیتی مەسەلەن کە کاتی ئەمن کاتی خەوتنە ئەو لەو دیوی دەزانی ئەگەرە من نەخەوتبم ئەوە تێدەگا دەرێ باز مەکە دەرێ لێ دەدەم یعنی ئەو شتانەی هەیە. خۆی هەندێک حاڵەتەوە زانێن کە ئۆتیزمی زیاتر تێکەڵی خەڵک نەدەبوو تەنها بە یەک شت یاری دەکرد زیاتر هەستمان بەوەی کرد کە ئەوە نەخسەشیەی دیسەدار هێندێک دکتۆری دەرونیمان کرد وتیان على ئەساسەوە نەخۆشی ئۆتیزمە ئەوە 6 ساڵە هەست بە هیچ ناکا دەگریە لە دیارە داوا دەرەکە نازانی داوای چ دەکا حەز دەکا بستە دەرێ لە دەرێ ڕاناوەستی ناو سیارەی ئەزیەتی منداڵ برایەکانی خۆشیدا دوو برای کسکەتری هەیە لە خۆی پرسیان ڕادەچێشی لێیان دەدا هەست بەوەی ناکا بانشکەی برێ ڕاوەستەوە مەکە ئەو شتانە نازانێت. ئەو کاتی زانیم کە چاکبوونەوەی حاڵەتێکی نەفسی زۆر خراپی یامێ
وای لێکتم تقریبا زیاتر لە هەفتەیە من نەمتوانی بچمەدەوە مۆبایلم داخە زۆری لە برادەکانم سەردانیانەکردم دڵناوایان ئەدامەوە ئەمە سەگەکەی بێوارە کە ئەم سەگەی زۆر خۆشەوێتەوە خۆی پێوە گرتووە و شەوانە لەگەڵ خۆی خوێنەوە لە جیاتی سەرین سەگەکەی کردووە بە سەرین من خۆم چوومەتە ماڵە هاوسێ مناڵەکەم لەگەڵا بۆ پیان وتومە ئەو مناڵەت شێتە بۆی بێ بۆ شوێنم بۆ لە ماڵەوە نای بەسیتەوە ئەنی وا هەست بریندارەکان وا شعورە بریندارەکەن کە ئینسان سەرڕاوی کە مناڵەکە ئۆتیزمەوەی تر ناومێت بێت لە دەور بەدەور لە کۆمەلگە و لە تێڕانی کۆمەلگە بۆ مناڵەکانی بۆیە زیاتر ناومێتمانەکە کە کۆمەلگە هاوکات نیە لەگەڵمانە ژیانێکی شایستە تایبەت نییە بە مناڵەکانی ئێمە چەند زار مێزی شکاندی مێز تەلەڤیزۆنی بەردایتەوە هەست بەو شتانە ناکە بڕێ ڕاوەستەوە مەکە ئەو شتانە نازانم ئێستا نەک من جینانەکانیشم ئەزیەت دەدات پێیان وتم دەبێ بڕۆی لێروکانە یان ساحبخانویان ئاگادار کردەوە کە لێرە دەبی بڕۆی ئەوەی منداڵی ئۆتیزمی نەبی نازانی مەعانات چییە ژیان چییە من بەڕاستی بەو گەنجی هەستم کرد کە هیچ ژیانمان نییە ئەوەی زۆرم نی دڵگران کرد زارێکیان سەرداری شوێنێکی گشتیم کرد لە هەولێر ئەلەندە دەستم ڕای کرد بەسەر پێڵاوی شەخسێکە و شەخسەکە ڕێک پێک و تێگەیشتیش دیار بوو پێی وتمەوە شێتەوە بۆ باش پەروەردە نەکردەوە بەڕاستی ئەو زارەی منی گریاند کاکسەمی ئەم کاتە باش بوو بودا داوی لەبوو نەکەین کە تاخیر بوون 10 دقیقە دەگەینە لای تۆ بەحقیقەت ئەوەی منداڵی ئۆتیزمی هەبی ئەزانی یعنی ئەرچی منداڵی ئۆتیزم چەند ناخۆشە بە تایبەت یەکە دوو شتەبی من دوانە لەوانە لە هەموو ڕۆژیەوە بەڕاستی زۆر لە قووەتم نەمایە یعنی ژیان زۆر ناخۆش بۆ لەکەم بە تایبەتیش لەو کوردستانەی مەکەوە هیچ شتێکی مۆدێرن نیە لە بۆ ئەو نەخۆشانە بۆ داوای شتێکێک کەوزە تێناگەین هەتا تێشێگەینین زۆر زەحمەتە ئەوە لە کاتێک بابیان بستە ئیشی ئەویان ئەبێ بیبە ئەویان بێخمە ئێرە ئەویان دە بەمە ماری خەستم لە هەدیقەکە دەیبەستمانی ماری خەستشم تەحملی نەئاکەن ئەگەر نەیبەستمەوە هایی بیبم پێیان ڕ ناوەستی کاتی حەبیان هات حەبەکەمان نەدا ئەنج زۆر بێزار یعنی ئەوهانی نەویستی ئێستا دەیان بێ زۆر عەسەبیە بزیاد معدل عەزی لە دەرێ پێم ناکرێت لە گەری بوون لە دەرێ ئێستا ئەو منداڵانی من دەست نەدەرێ دەر و دراوسی و خزم و کەس و کار کەس دەیناگە لە هەمووی ناخۆشترەوەی کە ڕۆژانە هەستمان بریندارەکرێ و منداڵانە بەشێت بانجانەکە یعنی ئەو هەر شتێکی ناخۆشیە لە بۆمەکە دروست بووە دەست لە دەرگای هەرمارێکە دەن دەرکەیان بە سەدا قەپاتەکەن یعنی زۆر ژیانمان زۆر ناخۆشە بەدەزە و ئەو کۆمەڵگەیاشەوە لەبەرەوەی خەڵک تێمان ناگە داستیان کرد گوتیان بەرە سەرەت سیارە نەیدا هەست بۆچی چم ئانە کۆمەلگا خڕ بوو بۆوە هەموو لە جادەی خێرا ڕووی بوومێ و گیانمە خەستخانەی دکتۆری شاعی بۆ نووسێت سوی بەردەمی ئەو قاوشەی کە برێن جێ تاقیگەوی شاعە دکتۆرەکە دەرێت سڕێ بگرە گوتم بابە ئەوە دوو جار نەخۆشە جارێک ئۆتیزمی هەیە ئەوە هەم تەحەڕوکە و ناتوانین ڕاوەستی دوای ئەو وەزعی قراپە سیارە لێدە وتیان من ناتوانم لێرەم بە سڕەیش دەکەم یعنی ئەتووەرن دکتۆرێک لەوێ نەزانی ئۆتیزم چییە کارە ساتەکەی من لێرە لەوەی دێ شەقی ڕاست کردو گوتم کاکە وای لێمەکەوت ئەوە نەقستانە وا بە خۆم درم دەگەت دەردەچنەوەدا لە تاوان ئەو خۆی لێ تووڕەکەی ئەوجا هەنجینەکانە ئەوەی کرد ئەوجا خۆی لێ تووڕ نەکرد لە ماشەم مادام ئۆتیزمە قەیدی ناکە دکتۆر ئەوە ئۆتیزمی هەیە دوو جارم لێ دووپارە کردەوە وتی ئۆتیزم نازانم ئۆتیزم نازانم چییە ئەلمهیم سڕێ خۆت بگرە و بەڕێت دەکەیت زۆرش گوتی دەنگت گەورە مەکە لێرەگە نافڕەت دەینە دەری آخر یعنی نازانم درم بە چ خۆش بلێرە دەمشادەکەی دەچێت دەری هەر بریندارەکردی لە ژۆری هەر بریندار دەکری کەس لێت تێناگە بڕیاری ئەوم داگوتم خۆم بکوژم دوای فکرم کردەوە باش ئەوە خۆ پاشی من ئەو دوو مندارە چی لێ دێ ئێستا ژیانی خۆم هەموو تەرخانەکردی خزمەتی ئەو دوو منداڵێک بکەم نێزیکترین کەسی خۆم پێی گوتیمە یعنی مباشر پێی گوتیمە گوتی لۆ نابێ شەماعیە ئێ باشە شێت دەستە شەماعە من دەرم بابا منداڵە ئۆتیزمە ئۆتیزم شێتخانەی ناوێت دوو مندارە ئۆتیزمەکەم یعنی بە چار منداریت کە هەیە زۆر زەحمەتە نەنگ گچکەکانم حسابێت ئەو مندارە گچکەیانم لە سندوقە گەورە کردە لەو دیوارم لەدا
ئەوە لێرە لەو کوردستانەی مەڕ سنتەر نییە شت نییە ئەگەنا ئەو سنتەر هەبی و ڕاهێنانیان پێ بگرێت لە تەمەنێکی گسکە وابزانام لەگە منداڵی احتیاتی تێکەراونەوە. کە زانیمی دی مناڵەکەم ئۆتیزما و دی ئومێدی چاکبوونەوەی نیە بۆیە لە ڕێگەی ئەنتەرنێت و کتێب و لە ڕێگەی هاوڕێیانەوە و لە ڕێگەی دکتۆرەوە دەستم کرد بە کۆکردنەوەی زانیاری بۆی بزانم چۆن تەعامل لەگە مناڵی ئۆتیزمەکرێت چۆن ڕاهێنانی پێ ئەکرێت و پێداویستەکان چین دیسە جەمە پێداویستانی کە لە کوردستانە بەردەست ویان ئەکرا من بیکڕم بۆی تواناییم هەبوو ئەوانم بۆ کڕی لە ماڵەوە دەستم کرد بە ڕاهێنان لە ماڵەوە ژوورێکم تایبەت کرد بۆیان و ماڵەکەم جۆرێک کرد بە سنتەرە چونکە لە هەرمانێک ماڵێکە کە مناڵێکی ئۆتیزم هەبێ بە ماڵەکە جۆرێک بێ لە سنتەری ڕاهێنان بەداخەوە کاتە هیچ سنتەرێک نەبوو لە کوردستانە کە مناڵەکەمی بۆ بەرم. کڵاو ئافرین. من کارگەم هەبوو وازم لە ئیشی خۆمینا کارگەکەشم بۆ دروستکردنی ئامێری بیرێرتوازی بوو تەبان شتێکی گرنگ بوو بەڵام کە نەمتوانی تر لەبەر ئەو منداڵە هەردەیانوت مەسەلەن احتیمام بۆ منداڵە نادەی و ئەو منداڵە دەهێمال کردی و هەر لە دوو ئیش و کاری خۆتی ئەوە وای لێکردم کام بیر بکەمەوە یان بچمە دەرەوە یان ئەوە تا شتێک بکەم کە تر سەیرم کرد 3 ساڵ دەبی من هەر ئینتیزارم دەکرد سنتەرێک بکرێتەوە بەڵام نەکراوە ئیتر وام لێ هات کە ئەو سنتەرێک دابنێم. ئەبێ دایک و باوکەکان خۆیان هەوڵ بن خۆیان بەشن زانیاری خۆیان بەشن دروستکردنی سنتەر و پەیمانگاوم تی لەگە هەندێک دایک و باوکە بەتابەتی لەگەڵ باوکێک بە ناوی کاکیمداد زانیاریەکانمان کۆکردەوە هەوڵەندا کە بخۆمان ماڵێک دروستکردین تایبەت بە مناڵەکان بۆی ڕاهێنانی تیا بکەین بۆی جۆرێک لە جۆرەکان تێکەڵ بینەوە بە کۆمەڵگا. سەروین ئەوە چەند شەمەیە؟ دووشەمە. ئەوە چی ئارام؟ دەست ئافرین ئارام کا دەست ئارام لەسەر ئەرشی خۆم لەگەر بە هاوکاری برادرانم یعنی بەڕاستی ویستم شتێک بکەین ئەگەر بۆ ئەوەی بی کات چاودێری منداڵەکانی خۆمان بکەین و بەڕاهێنان و بۆ شتانە بتوانین تۆزەک لە مەعاناتی خۆمان کەم بکەینەوە بتوانین ئیشکەین و بتوانین بگەڕێنەوە سەر ژیانێکی ئاسایی خۆمان. ئەو ماڵەمان کردەوە هەر لێرە بە خۆمان مەسەن ڕاهێنان بە مامۆستاکانەکەین زانیاری و تعلیماتیان بە مامۆستاکەم بۆ ئێمەش بە خۆمان لنک و پیوەندیمان لەگەڵ دەرەوە هەیە. سنتەرە شکەی بازرگانی هەیە لە هەولێرێ ئەویش بیدایەتی دڵمان زۆر پێخۆش بوو لەوێش ماگەچی بردم ئەلەسا دەگە ئەو سنتەری عەقدمان وا کردبوو ئەوەی دوو منداڵی هەبی یەکەچیان عەفو بکرێ مانجی بە $300 بی لەوێ مانجی دووەم وتی دەوی $1000 دەنێ منداڵ و $500 داهاتی من ئەو ماگانە ئەوەندە نییە بتوانم یعنی بەڕاستی نە لەو سنتەرەی بازرگانی دەیان مەزرێنم نەبشتوانم وەک پێویست بە خێویان کەم بیدایەتی بردن بە سنتەرە حکومیەکەی ساڵێک بردن بەوێ ئەیش لێوێ گوتیان منداڵەکانت ڕێژەکەیان زۆر شەدیدە مەسەلەن گوتیان ئەوانەی کە زۆر پیسن و ناتوان خۆیان پاکخۆیان ڕابگرن ئەوانیان هەموو دەرکردن نەکەریمە بەخۆی سنتەرەکە بچوو بوو 18 مندایی دەبوو. ئەمە چییە؟ منداڵ. خانەوادەی منداڵانی ئۆتیزم توانای چاوەڕوانی و بەرگەگرتنی ئەو دۆخەیان نەماوە. حکوومەت و لایەنی پەیوەنددار وەکو پێویست هەنگاوی نەناوە بۆ کێشەی منداڵانی ئۆتیزم و خانەوادەکانیان. بۆیە دایک و باوکانی توشبوانی ئۆتیزم خۆیان هەستاون بەکردنەوەی سنتەری ڕاهێنان و لەسەر خەرج و حسابی خۆیان دەچنە دەرەوەی وڵات بۆ مەشق و ڕاهێنان و پێشکەستنی سنتەرەکەیان. ئێستا لە هەولێر و سلەیمانی و دوهۆک 3 سنتەری لەم جۆرە بوونی هەیە کە دایک و باوکان بە هەماهەنگی یەکتر و بۆ خۆیان بەڕێوەی دەبن و بوونەتە جێگرەوەی حکوومەت. ئاو ئارام سنتەری ئۆتیزم لە ساڵی 2009 لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دامەزرایە. ئەو سنتەرە منداڵانی ئۆتیزم بەخۆیەوە دەگری
ژمارەی ئەو کارمەندانەی کە لێرە کار دەکەن لەگەڵ منداڵانی ئۆتیزم بە پێی اختصاص و بە پێی تایبەتمەندیان دەگۆڕێ. بە پێی مەرجەکان و ئەو پەیڕۆپرۆگرامەی کە لە سنتەرەکەمان جێبەجێ دەکرێت مەرجمان هەیە لە بۆ وەرگرتنی منداڵی ئۆتیزم لە سنتەرەکەمان. دەبێت ئەو منداڵە راپۆرتی پزیشکی هەبی لەلایەن لەژنەی پزیشکی دیاری کرابی کە ئۆتیزمە. و دووەم مەرجمان دەبی دانیشتووی هەرێمی کوردستان بی، سێمیش لە خوار 5 ساڵی وەرناگیرێ و تا تەمەنی 12 ساڵیش لێرە وەردەگیرێ. بەپێی ئەوەی کە لە سنتەرەکەمان کەسانی خاوەن ئەزمون و شارەزامان کەمە، لەبەرەوە ناتوانین منداڵی شەدید وەربگرین. بینایەکەمان وەکو بینایی سنتەری ئۆتیزم بینایەکی ستاندارد نییە و مەرجەکانی بینایی سنتەری ئۆتیزمی تێدا نییە، بەڵکو بینایەکی حکومی بووە، فەرمانگەیەکی حکومی بووە. ئەو فەرمانگەیە بەشێکی لێ تەرخان کرا لە بۆ ڕاهێنانی منداڵانی ئۆتیزم. 8 9 10 يلا 5 پاش گفتوگۆ لەگەڵ خانەوادەی توشبووی ئۆتیزم و بیستنی داواکاریەکانیان گەیشتینە ئەو سێ خاڵە کە زۆربەیان ئاماژەیان پێکردووە. خاڵی یەکەم بەپێی بەرنامەیەکی داڕێژرا و ناوەندی مەشق و ڕاهێنانی ئۆتیزم لە شار و پارێزگاکان دروست بکرێ. خاڵی دووەم حکوومەت پسپۆر و کادری شارەزا لە دەرەوەی وڵات بهێنێتە کوردستان بۆ ئەوەی مەشق و ڕاهێنان بە مامۆسا و کادیرانی خۆماڵی بکات و ستافێکی باشی خۆماڵی ئامادە بکرێ. خاڵی سێەم لە ڕووی مادی و معنەویەوە هاوکاری خانەوادەی منداڵانی ئۆتیزم بکرێت. لە ساڵی 2007 نەتەوەیە گرتوەکان بڕیاریدا کە 2 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی وشیاری ئۆتیزم بناسرێ و لەو ڕۆژەدا چالاکی جۆربەجۆری ڕۆشنبیری و وشیاری لەمەڕ ئۆتیزم بەڕێوە بچێ. بۆیە بەڕسمی لە ساڵی 2008 لە ڕۆژی 2 مانگی چوارەوە ئەو یادە دەکرێتەوە و چالاکی و سیمیناری جۆربەجۆر ئەنجام دەدرێت. لەم مناسبەتە تایبەتەدا دووبارە داواکانی خۆمان دەخەینە ڕوو. خوازیاریشین گوێمان لێ بگیرێت و داری پێویستدار بەدەم خواست و کێشەکانی ئێمە بێت. لە بودجەی ساڵی 2013 بودجە دەرخانکرا بۆ کردەوەی 3 سانتەری هاوچە لە خۆشیاندنی منداڵانی ئۆتیزم لە هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا بەرگی بەناغیاندا نەداوە. داخوازین داوریوادای لەگەڵ دەستەگرتنی بودجەی 2014 ئەم سەرکارانە بەرگی بەناغیاندا بکرێت. ئەو ساڵیش سنتەری ئۆتیزم ئینشاءالله دەستە بواری جێبەجێکردن بتوانێت چوارچێوەی بەرنامەکانی یادبەکێڕبوونەی بخێرمێن بەسەر چاو.